خۆشحاڵین کە ئێمە بەشەکەین لە کوردستان وەکو دەستگای سورا دەستگایەکی بۆ ئەوەی مافی مەسیحەکان و پێگاتەکانی تر ئیشی لەسەری دەکەین وەکو کلدان و ئاشووری و سریان خۆشحاڵین کە ئێمە ئەو تەجروبە و ئەزمونەی هەیە لە کوردستانی مەسەلەی پێکەوە جیان بتوانین ئێمە ئیشی لەسەری بکەین کاری لەسەری بکەین مافەکانی پێکهاتەکان دەبی لە کوردستان زیاتر وەکو خەڵکانی تر نەبیتن خۆتان باش دەزان ئێمە دەربەدەر بووین تەهجیر بووین ئێمە هەمومان پێکەوە بوون مەسیرمان یەک بوو مەسیرمان بە ناوی کوردستان بوو نەک بە ناوی کورد و یان مەسیحی یان یەزیدی هەمومان دەربەدەر بووین لەسەر ئەو ئەساسی ئێمە هەوڵ دەدەین بە گفتوگۆ و حیواری ڕاستەقینە بینی هەموو حزبە سیاسەتەکانی کوردستانی کە ئەوانەی بوو لەسەر مەسەلەی مافی مرۆڤ لەسەر مەسەلەی پێکەوە ژیان لەسەر مەسەلەی ئاشتی و ئارامی بۆ هەموو شوێنەکان ئێمە کوردستانی گەورە کوردستانی هەمومانە ئێمە بوونمان هەیە مێژومان هەیە خۆشحاڵین بەو سەردانە و ئێمە ئینشاءالله لەگەڵتان دەبین لەگەڵ ئەنجومەنی کۆنگرە دەبیتن کە بۆ ئایندەی نزیک گفتوگۆ دەست پێ بکە بۆ گفتوگۆیەکی نیشتیمانی گفتوگۆیەکی بەرەو ئارامی بەرەو چەسپاندنی مافی هەموو کوردستانیەکان بەرەو مافی حەق تەقریر المەسیر بۆ هەموو گەلەکانی کە لە ناو کوردستان هەیە ڕاستە وەکو شاندی کۆنگرەی نەتەوەیی کوردستان ئەمڕۆ سەردانی دەستگای سۆرایای ڕۆشنبیری و بۆ ڕاگەیاندنمان کرد بەڕاستی لێرەوە نقاشێکی بەرفراوان کرا لەسەر ڕەوشی هەموو پێکهاتەکان کە لەسەر خاکی کوردستان ئێمە پێکەوە ژیان دەکەین هەروەها ئەو مەترسیانە کە لەسەر کوردستان هەیە چونکە هەموو کەسێک پەیوەندیدار دەکا و چۆن بتوانین پەرە بە پرۆسەی ئاشتی بدرێ و ئەو تەبایی لە بینی هەموو پێکهاتەکان و پێکەوە ژیان زیاتر بپارێزرێ لەو ناوچانە کە ئێمە پێکەوە لەسەر ئەو خاکە ژیان دەکەین و چارە نووسمان هاوبەشە لەو ڕەوشەدا و هەرچی مەترسیەک لەسەر خاکی کوردستان بێ تەبیعی مەترسیە لەسەر هەموو پێکهاتەکان و پاراستن یانیش ڕزگاربوون لەو مەترسیانە و یان بەرەنگاربوونی ئەو مەترسیانە ئەرکی هەمومانە گفتوگویەکی نیشتیمانی لەسەر ئەو ئاستە کرا و ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە لە نزیکەوە برادەرانمان بینی و ئەو حیوارانەمان هەبوو لەگەڵیان و هیوادارین لە ئایندەداش بتوانین وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان هەموو کەس دەزانێ کە چەترەکە بوو هەموو پێکهاتەکانی کوردستان هەم لایەنە سیاسیەکان هەم پێکهاتەکانی ناو کۆمەلگا ڕێکخراوە مەدەنیەکان و تایبەت ئەو ڕێکخراوانە کە کاری ڕۆشنبیری دەکەن بۆ پاراستنی ئەو کولتورانە کە ئێمە لەسەر خاکی کوردستان هەمانە.